فوتون اند جرافيتي بزين فوتون وجاذبية شون جرافيتي كان لا فوتون اكا also they like rest mass لقال وش اكا photon rest mass linear photon behave as do they have gravitational mass بلام لقال وش اكا photon لقال ويكا rest mass linear بلام تشي هي gravitational mass لي هي a photon that falls in a gravitational field gains energy اگر فوتونك لبرزائية كوا بربيتوا لوي gravitational field كاري ليكا ككاري ليكرت حتما أبيته هو زياد بوني طاقي فوتونك ياخد فوتونك طاقيكي إضافي أجريك دس أكوات أو طاقي إضافيش كدس أكوات وكو ألين increase in frequency from mu to mu dash لبري frequency كي زيادة كا due to the gravitational field due to the potential energy كيسين السري كاتا أو فوتون طاقة كي زيادة كا لبري frequency فوتونك زيادة كا a photon has no rest mass لقال وش كوا وكوت ما فوتون ريست ماسينيا لقالوشا أتواني لقال إلكترونا تفاعل بكا بو چونكا أم initial ماس ليها فوتون initial ماس ليها ريست ماسينيا بلام initial ماس ليها هل لبر أمشا أتواني بأساين لقال إلكترونا تشيبكا تفاعل بكات أجر إم بين سر ماس فوتون اعتيادي إم is equal to P over V چونكا أوي إزاين مومنتم أكاتا ام في ام أكاش أكاتا بي لسر في اما زين كفوتون بفيلوسيتي اوف لايت حركة أكا كاتا تواملين لفاكيوم أخيراكي أكاتا سي وبيشمان أكاتا تي أكاتا اتش ميو لسر سي باشا أمش سي أكاتا سي جراني سي أكاتا سي تواني دو بم جوري اما أتوين إنيشال ماسي فوتون بدور سينوكا أكاتا اتش ميو دابشي سي تواني دو of all photon travel with the speed of light and so cannot go any faster وقزاين اما فوتون مو فوتونك بخيراي روناكي حركة اكا ولا فاكيوم يشاوك وزاين كاسلي جاران دتوان هجمت اللسر سكندا نواتواني لما خيرات الفوتون خيراكي زياد بكين لو يبو دياريك لو however لقل اوشا a photon that falls through a height h can manifest the increase of mgh in its energy by increase in frequency from mu to mu dash كاتك فوتون لبرزاییە کەەوە کە بەرزایەکەمان دیاری کردو بە H بکەوێتە خوارەوە ئەو کاتە ئەبێتە هۆی چی ئەبێتە هۆی زیادبوونی ئینەرژیەکەی بەهۆی چیەوەیە بەهۆی ئەوەی increase of mgh in its energy ئەو بڕە ئینەرژی کە زیادەکە بڕەکەی بەقەدەر mgh mghیش potential ئینەرژیە mgh بەرزەکە هێجەکە کۆنستانتی acceleration of earth ئێمە کەش ماسەکەیەکە هەمانە طبعا ماسی فۆتۆنەکە in its energy by increase in frequency هەروەها لەو حاڵتشا frequency زیادەکەی لە میوە بۆ میودا کەواتە final photon energy ئەکاتە initial photon energy زائد increase in energy ئەمە فاینەڵەکەی وتمان میو ئەکاتە میو داش لە کۆتاییدا ئەمە initialە ئەو فۆتۆنەی تاقەکەی وەکو ئێرە بینراوە h میوە زائدن mgh ئەم پۆتێنشڵی کە هەمانە due to ئەو بەرزەی کە فۆتۆنەکە فۆڵاگەر وەکو پارتیکلێک تەماشاکەین ئەمە بۆڵێکمانە بێ لێرە سەرتەکایەنتە ئینەرجیەکەی سفرە پاشان بەربێتەوە بێتە خوارە due to gravitation بۆ نمونە ئێمە ئەگەر بڵین gravitation of earth کاتە ئەو فۆتۆنە تاقەکەی زیادەکە بەقەدەر چی بەقەدەر mgh کاتە زائدن ئەو بڕە لەوە هاتووە ئەو mgh کاتە تاقی فۆتۆنی فاینەڵ لە خوارەوە کە هاتووە گەشتۆتە ئەم خوارەوە ئەکاتە h میو ئەمە ئینیشەل زائدەن ئەمە تاقەی چییە ئەو پۆتێنشڵ ئینەرژیی کە هەمانە طبعا لە شوێنی هەموو ئێمێک ئێمە چی دانین ماسی فۆتۆن دانین لە شوێنی هەموو ماسێک پێشتر ئشتقاق مەکرەکەتە h میو لەسەر سی توانی دوو ئەوە ئێمی ماسی فۆتۆنەکەی h میو لەسەر سی توان دوو تعویز ئەەکەین پاشان h میو داش ئەکاتە h میو بۆ هەردوو لە هاوبەشمان هەیە توانم وەریگرم یەک زائدەن gh لەسەر سی توانی دوو کەواتە photon energy after falling through height h photon energy ئەمە ئەو photon energyە کە فۆتۆنەکە بەدەستی ئەکەوێت دوای ئەوەی لە بەرزاییەکەوە ئەکەوێتە خوارەوە بۆ نمونە بە بڵین لە بەرزایەکەوە کە هایتەکەی یاخود بەرزەکەی h بێ ئەو فۆتۆنە فۆڵ بکە فۆڵ داون بکە ئسقات بکە ئەو کاتە
تاقەیەکی نوێی دەست ئەکەوێ کە تاقەکە هەمیشە زیاترە لە تاقەی پێشتری ئەو تاقەی کە پێشتر هەی بووە. بینە سەر نمونەیەک ئێگزامپڵێکمان هەیە ئەڵێ the increase in energy of a Pauling photon was first observed in 1960 by Pound and Rekba at Harvard. ئەم زیادبوونی ئینەرژی فۆتۆنە کاتێک فۆڵ ئەبێ فۆڵ داون ئەبێ یەکەم جار لەلایەن کیەوە دەرکی پێکراوە لەلایەن هەردوو زانە پاوند و ڕێکبا لە ساڵی 1960 لە هارڤاردی ئەمریکا. in their work لەم ئیشەکەیانە بەرزەکەیان چەند بوو 22.5 متر بوو. find the change in frequency of a photon of red light whose original frequency is 7.3 جاران دەتوان چواردە هێرتز when it falls through this height. کاتە داوای چیمان لێکە؟ داوای چێنجی فریکوێنسیمان لێکە. بۆ کێ؟ بۆ لایەتێکی ڕەنگ سوور ئۆریجینەڵ فریکوێنسەکەشی پیاوی قیمەت یەکاتە ئەوەندە. ئێستا زۆر بە ئاسانی ئەمە توانین ئەم پرسیارە حەلکەین بەپی ئەو معادلەی کە پێشتر ئیشتقاقمان کردووە کاتێک فۆتۆنێک لە بەرزەکەوە بکوێتە خوارە و گرافیتیشنی ئەو شوێنە کاری لێ بکە حتمما ئینکریس ئین فریکوێنسی ڕوئەدا ئەمە تاقی فۆتۆنە تازەکەیە دوای فۆڵداونکردنی و ئەکاتە ئچمی و یەک زایدەنجی ئچ ئۆڤەرسی توانی دوو. ئەو داوای چیمان لێکە؟ داوای چێنجی فریکوێنسیمان لێکە. چێنج ئین فریکوێنساتە دەلتا میو یاخود میوداش ناقسەن میو. ئەم معادلە ڕێگەخینەوە ئەو ئچمی جارانی ناوکەوانەکەکەین پاشان هاو بەش وەرەگرین و ڕێکی ئەخینەوە تا دەلتاکە بدۆسینەوە. جیمان کۆنستانتە ئێچەکەشی پیاوین سیش کۆنستانتە میوشمان هەیە ئەم 7.3 جاران دەتوان چواردەیە هەمویان لێکدان ئەەکەین بە ئاسانی ئەدۆزینەوە تەماشاکەین ئەو فۆتۆنەی لەو لە 22.5 مترە کە کەوتۆتە خوارەوە چێنجی فریکوێنسەکەی بە مقداری 1.8 زیادی کردووە کە فریکوێنسی زیادی کرد کەواتە ئینەرژی زیاد ئەکات. Gravitational redshift. If the frequency associated with a photon moving toward the Earth increases, then the frequency of a photon moving away from it should decrease. ئێمە لە دەرسی ڕابردووە باسی دەردەی دۆپلەرمان کرد وتمان کاتێک ئەستێرەیەک لە زەویەوە نزیک ئەبێتەوە ئەو فۆتۆنانەی لێەوە دەرئەچێت هەمیشە بەرەو فریکوێنسی زیاتر ئەڕۆن کاتێک لە ئێمە نزیک ئەبنەوە فریکوێنسی زیادەکە و هەروە ئەو ئەستێرانەی یا گالاکسیانی لە ئێمەوە دوور لە زەویەوە دوور ئەکەونەوە حتمما ئەو فۆتۆنانی لێیان دەرەچێت بەرەو فریکوێنسی کەم یعنی فریکوێنسەکەیان کەم ئەکات واتە وەیڤلێنگتیان زیاد ئەکات. ئێستا سەپۆس باوا دابنین a photon of initial frequency mu is emitted by a star. ئەگەر هاتوو فۆتۆنێکمان هەبێ فریکوێنسی سەرەتایەکەی میو بە میو هێمامان کردبێ is emitted by a star لە ئەستێرەیەکەوە دەرچێ ماسی ئەستێرەکە ئێم بێ و ڕێدیسی ئەستێرەکەش ئار بێ وەکو لەوێنەکە ئەیبینین باشە. The potential energy of a mass m on the star surface potential energy man لە نێوان فۆتۆنەکە و کیە؟ فۆتۆنەکە و ئەستێرەکە potential energy کاتە ناقسەن جی کۆنستانتە m کەپیتاڵەکە بۆ کیە؟ بۆ ماسی ئەستێرەکەیە m سمۆڵەکە بۆ کیە؟ بۆ فۆتۆنەکەیە دابەشی r ڕێدیسای نێوانیانە ئەم ئارە ڕێدیسی نێوان ئەو دوو پارتیکڵەیەک ئەمە potential energy. ئەم نەگەتیڤەی ئێرە ماینەس ساینە پێمان ئەڵێ is required بۆ because the force between m and m small ئەم دوو ئێمێکی ئەمانە ئەتراکتیڤە واتە ئەو فۆرسە لە نێوان ئەو دوو پارتیکڵا هەیە فۆرسێکی ئەتراکتیڤە واتە ئەو دوو پارتیکڵە پێکەوە ئەبەستێتەوە واتە فری نەبێ. The potential energy of a photon of mass m ئەگەرات و ئێمەکە ئەم ئێمە ماسی فۆتۆنماندانا وتمان لەبەرەوەی فۆتۆن ڕێز ماسی نییە ئینیشەڵ ماسی هەیە ئەو کاتە لە شوێنی ئەم ئێمە چی دانین h میو دابەشی سی توانی دوودانین کە دامان نابزانین potential energy کاتە ناقسن g ئێمی کەپیتاڵ ئەستێرەکەیە r هەر ئارە بەڵام لە شوێنی ئێمی سمۆڵەکە h میو دابەشی سی توانی دووماندانە ئەو کاتە ئەمە potential energyەکەشمان دۆسیەوە. ئێستا total energy ئەدۆسینەوە عادەت وایە total energy ئەکاتە potential energy زائیدەن quantum energy total energy ئەکاتە potential energy و هەروەها لەگەڵ quantum energy ئەو کاتە total energy مان e ئەکاتە h میو زائیدەن potential energy بەڵام لەبەرەوەی
potential energy كمان بس سالب جراني موجب ئەیکاتەوە بە سالب G M H مو لەسەر سی توجا R کاتە هاوبەشێک وەرەگرین بەم جۆرەی لێدێت ئێستا at a larger distance from the star ئەگەر مەسافەیەک ئەو فۆتۆنە دوورکەوێتەوە لە ستارەکە یعنی لە ئەستێرەکە دوورکەوێتەوە بۆ نمونە بگاتە سەر زەوی ئارمان زۆر گەورەیە the photon's energy is now entirely electromagnetic ئەو کاتە potential energy دەوری نامێنێ بۆ چونکە ئارەکەمان زۆر گەورە دەبێت کە ئارمان زۆر گەورە بوو ئاتەن ئەم بڕە زۆر بچووک ئەبێتەوە کە زۆر بچووک بووە ئەو کاتە ئینەرژیەکەمان پیور چی ئەبێ ئەلکترۆمەگنەتیک یاخود کوانتم ئینەرژی دەبێت ئەو کاتە ئەڵین کوانتم ئینەرژیەکەمان E is equal to H mu dash کاتە ئەگاتە سەر ڕووی زەوی کاتە potential ئینەرژیەکەمان ئارەکەمان زۆر بێ پۆتەنشڵەکە دەوری نامێنێ چیمان دەسەرکەوێ ئەلکترۆمەگنەتیک ئینەرژیمان نەبێت کە E ئەکاتە H mu dash پاشان where mu dash is the frequency of the arriving photon ئەو فۆتۆنەی کە ئەکاتە زەوی لە ئەستێرەکەەوە mu dash چیەتی mu dash frequency فۆتۆنەکەیە the potential energy of the photon in the Earth's gravitational field is negligible compared with that in the star's field potential energy فۆتۆنەکە of the photon in the Earth's gravitational field کە ئەگاتە زەوی ئەو کاتە ئێمە ئیهمالی ئەکەین بەراورد بە چی بەراورد بەو potential energy کە لەسەر ئەستێرەکە هەبوو بۆ ئیهمالی ئەکەین لەبەرەوەی وتمان ئارەکەی زۆر گەورە ئەبێت کە ئار گەورە بوو لە ژێری کەرتەکایە ئەو کاتە ئەم تێرمەی potential ئینەرژیمان ئێمە ئەتوانین ئیهمالی بکەین وەلەو کاتەشا H mu dash is equal to H mu یەک minus GM over C تواندوو R ئەمە ئەتوانین ڕێخستنێکی بۆ بکەینەوە دوو لە دوونیانی بۆ بکەین پاشان gravitational redshift بدۆزینەوە دلتا میو لەسەر میو دلتا میو لەسەر میو کاتە میو minus میو dash دابەشی میو و ئەشکاتە چی ئەشکاتە یەک minus میو dash لەسەر میو ئەشکاتە G gravitational ئەمە کۆنستانتە نەگۆڕە M ماسی ئەستێرەکەی کە ئەمانە سی تواندوو کۆنستانتە و ئاڕیش ڕێدیسی ئەستێرەکەی ئەمیشەر کۆنستانتە لە پرسیارە ئەکرێ بتان The photon has a lower frequency at the earth ئێستا ئەو فۆتۆنەی کە ئەگاتە سەر ڕووی زەوی لە ئەستێرەکەەوە دەرەچێت ئەگاتە سەر ڕووی زەوی هەمیشە فریکوێنسەکەی کەمترە بزانین بۆ کەمترە corresponding to its loss in energy as it leaves the field of the star لەبەر ئەوەی هەندێک لە ئینەرژیەکەی ون ئەکا ئەم ئینەرژە بۆ ون ئەکا تاوەکو لە فیڵدی ستارەکە نەجاتی بێ فۆتۆنەکە هەندێ لە تاقی خۆی بەکارهێنێ بۆ ئەوەی تاوەکو لە فیڵدی ستارەکە نەجاتی بێ هەر بۆیەش ئەو فریکوێنسی ئەو فۆتۆنەی ئەگاتە لای ئێمە تاقەکەی کەمترە هۆکارەکەشی وەکو وتم هەندێ لە ئینەرژیەکەی سرف ئەکا هەتاوەکو لە فیڵدی ستارەکە نەجاتی بێت A photon in the visible region of the spectrum ئەگەر هاتوو فۆتۆنەکە لە منتیقەی بینداوی شەبەنگی بینراوە بوو ئەو فۆتۆنەی کە ئەگاتە ڕووی زەوی لە منتیقەی بینداویە بوو is the shifted toward the red end دادانەکەی بەرەو لای سوور ئەبێ واتە بەرەو فریکوێنسی کەم ئەبێ یاخود بەرەو کوێ ئەبێ بەرەو ئەوەی ئەبێ کەوا وێڤلێنگتی زیاد کات چونکە ئەگەر وێڤلێنگت زیادی کرد بەرەو لای سوور کاتە فریکوێنسی کەمی کردووە and this phenomenon is accordingly known as the gravitational redshift ئەم دیاردەش پێوترێت gravitational redshift ئەگەر سەرنجێک بینە وێنەکە زۆر بە ئاسانی بۆمان دەرەکەوێ ئەمە ئەستێرەکەیە ئەمە ڕێدیسەکەیەتی ئەمەش ماسەکەیەتی ئەمە فریکوێنسی فۆتۆنەکەی سەرتا لە ئێستەرەکە کە دەرەچێت تەماشاکەم وێڤلێنگتەکان زۆر نزیکن لە یەکەوە ئەمەش ئەوە ئەگەێنێ کە فریکوێنسی لێرە بەرزە بەڵام دوای ئەوەی هەندێک تاقی سەرف کردتا لە فیڵدی ستارەکە نەجاتی بێ و بگاتە لامان بگاتە زەوی تەماشاکەین وێڤلێنگت لێرە زیادی کردو کە وێڤلێنگت زیادی کردووە حتمەن چی کەمی کردووە فریکوێنسی کەمی کردو کەواتە میوداش فریکوێنسی ئەو فۆتۆنەیە کە گەشتۆتە سەر زەوی هەمیشە کەمترە لە ئۆریجینەڵ فریکوێنسیەکە ئەو ئەلێرا چاپتەری دووشمان کۆتایی پێهێنا ماوەتەوە ڕاهێنانەکان ئینشاءڵڵا لە دەرسی داهاتووە پێکەوە ڕاهێنانەکان ئەکەین